من فەیز وڵا ئاساد عەبدوڵا دانیشتووی قەزای خەلیفانم ماوەی 16 ساڵە لە تیمی مەلەوانیمە و سەر بە بەڕێوەبەرایەتی بەرگریشتانی سۆرانم. نزیک 200 خنکاون هەبووە لەو ماوەی بەشداری زۆر خنکاوم کردیە، زۆر تەرمەن هیناینە دەرێ و 10 کەسیشم بە پشتەوانی خوای گەورە ڕزگار کردێ لە خنکان. ساری 2016 لە ئەرک نەبووم، لە پشوو بووم، ئەمیش ئەو کاتی شەبەکە نەبوو، دەبی بات بە دووری بە مێشکم داهات گوتم با بچمە جێیەکی شەبەکە هەبی، چۆ من پۆلیسی مەلەوانیمە و خەڵک پێویستی پێمە ناکرێت تەلەفۆن دەرەوەی باز نەبی یان تەلەفۆن داخرێت. هاتمە جێی شەبەکەی 35 تەلەفۆنم لەوە هاتبوون، کۆتا تەلەفۆنی دایرێ بوو، جوابم داوە گوتم خێر کاکە، گوتی وەڵا کاکە کەسە خنکایە لە ڕووباری بەپەلە هاتم، گەیشتمە سەر ڕووداوەکەی تەماشای شوێنەکەم کرد، سەخت بوو ئەمیش گوتم کاکە با تەماشی بکەم بزانم تا چەند ئەرکەکەم قورسەیان ئاسانە لە ئۆکسزیینی بە ئۆکسزیینی بچم ئەو تەرمەی بینمە دەرێ، هەرچەدە جێیەکەش قوڕس بوو، شەلال بوو، ژۆرش ئەشکەوت بوو. گوتم ئەچم، ئەجی گوتیان مەچوو کاکە خەتەرە شوێنە، گوتم هەر ئەچم، بە قادرمەی چوومە خوارێ وا تەماشاکەم ئەوەندەی لە دەرێ بوو، کابرا بە زیندی، ینی پاشی سعاتێک و 40 دقەی شەلالێکە کە ئەلێرە بەر ببووە نەکرد بۆ ڕووباری گەورە، خوای گەورە هەجەلی نەینابوو چ بۆ ژۆرێ. من چوم تەرمەکەی بینمەوە، تەماشا کابرا زیندیە، چوومە پێشی گوتم نیشتی من نەبی، بە پشتەوانی خوای گەورەم ڕزگار دەکەم. هاتیمە گوتی وەرە ئەگەنا من خۆ بە ئاوێ دادەمەوە چمۆ خوارێ با بخەنچێم با بمرم، کێشە نییە. گوتم نە، ئەوم لەبەر کردو وەسەمێ خستۆ، کە وەسەمێ خستۆ ئەو خەڵکەی لەوێ بوو گوتیان ئەوە مرد، ڕۆیی ئەم مەلەوانەکەش مرد، ئیتیسالم نەبوو دەگەرێ دەرێ، کە وەسەمێ خستۆ گوتیان کوب مایە بە چ شێوازەکەت هینا دەرێ. گوتم ڕەب العالەمین ئەو کابرای ڕزگار کرد، ئەمیشی لێ پەیدا بووم. ئەو ڕووداوە قەت لە بیرم ناچی، زۆرش دڵخۆشی کردم. من ڕێپێدراوی پلاشت ئەمین حوسێن حەمەد، کارمەند لە بەڕێوەبەرایەتی بەرگری شارستانی سۆران، تیمی مەلەوانی. ماوەی زیاتر لە 12 ساڵە من لە پیشی مەلەوانیە، ئەچی بۆ جەنازەیەک دەربینی، لەوانەیە بکەویتە ئەشکەوت، لەوانەیە بکەویتە ژێر یعنی تۆڕی ڕاوەماسی ئەبلەڤەرە. زیاتریش خنکانەکان لێرە دروستە بن لەبەر ئەوەیە کە خەڵک ینی گەشتیاری زۆر لە ڕوو لە دەبەری ئێماکە. یەکەم جار کە دابەزیم لە تۆڕ گیر بووم کە قەبارەکەی زۆر پفراوام و دەمەترێک دەبوو، هەتا بە زۆر ینی خۆم لەو ئەو تۆڕە ڕزگار کرد، چونکە ئەو غەواسی کە دەچدە بناو غێر بە قورسایی دادەبەزی، قورساییەکەی دادەبەزی قورسایی تۆڕ و ئاو و ئەوانەشی بێتە سەرێ وەرئاسر لێرە تووشی ئاستەنگ دەبی. من هەموو چیرۆکەکانم لەنا ناخۆشم وە دڵیشم زۆر لە ئاو شکاوە، ئەوەندە چیرۆکم بەسە ئاو ینی هەیە، مەسەلەن بابە ئەولادی دەڕوا، ینی خوشکە برای دەڕوا، داکە ئەولادی دەڕوا. من بەڕاستی بە خۆمەوە ینی دڵم لە ئاو شکاوە. ئەوە شتانەی کە دەبینن لە ینی مەسەلەن ئەولادێک دەڕوا، خۆ بە کە سوکاری دەزانم